سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار لە هەر شوێنە جێگایەکەن سڵاوتان لێبێت و هاتمەوە بۆ پێدانی هەواڵە خۆشەکانی بارانبارین لە هەرێمی کوردستان. سەرەتا پێشبینیم وایە کە لە کاتەکانی بەرەبەیانی سبەی ڕۆژی هەینی واتە 11/2/2026 کەشێکی ناسەقامگیر ناوچەکانی گەرمیان و بەتایبەتی قەزای کەلار و دەوروبەری بگرێتەوە و ئەگەری بارینی بارانێکی باش و هەورە بروسکە و بڕێک تەرزە هەیە. ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان کە شوها سەقامگیرە تەنها لە ناوچە شاخاوەکان ئەگەری بارینی بڕێک باران هەیە. سبەی هەینی کە شۆوایەکی خۆشی هەیە، ئەم ناسەقامگیری قەزای کەلار و دەوروبەری گەرمیانیش بەگشتی هەتاوەکو کاتەکانی نۆی سبەی هەینی پێشنیوەڕۆی واتە لە بەرەبەیان دەست پێکە هەتاوەکو پێشنیوەڕۆی سبەی هەینی دواتر کە شۆوە ئاسایی بێتەوە کۆتایی پێدێ. بۆیە سبەی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ڕووی پلەی گەرما و باو تەنانەت کە شوهەواشەوە بەگشتی سەقامگیر و جێگیرە کەشێکی زۆر خۆش و گونجاوە بۆ ئەنجامدانی دەشت و سەیران و گەشت و گوزار. بۆیە هەر ئێستا خۆت ئامادە بکە و مانجەڵەکەشت پڕیاپراکە و گەشتەکەت ئەنجامدا. هەروەها لە ڕۆژی 14 مانگ واتە لە ڕۆژی شەمەی هەفتەی داهاتوو لە هەموو کوردستان سەر تاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان پێشبینی دروستبوونی ناسەقامگیری کە شوهەواکەم و لە هەموو ناوچەکانی کوردستانیش ئەگەری بارینی تەرزە و هەورە بروسکەی زۆر تند و چالاکەیە هەتاوەکو شەوی شەمە لەسەر یەکشەمە پاشان کەشوەوە ئاسایی بێتەوە. وەڵاهو ئەعلەم، هەر شاد بن.